لە ساڵی 2005ەوە دەسەڵاتدارانی عێراق نەخشە و پیلانی نەهێشتنی نەک هەرێمی کوردستان بەڵکو تاچی کوردیشان داڕشتووە. لە 2014ەوە وردەوە دەرکەوت تا گەیشتە ئەمساڵ لە یاسای بودجەدا بە تەواوی نەخشە و پیلانەکە دەرکەوتەوە. 4 مانگە یاسای بودجە لە پەرلەمان دەرچووە. تا ئێستاش ئامادە نین شایستە داراییەکانی هەرێمی کوردستان بنێرن. لەمەش مەترسیدارتر ئەمڕۆ بۆ یەکەم جار حەشدی کوردی دامەزرێنرا، واتە بە کورت و کرمانجەکەی خۆمان زۆر بەڕاشکاوی بیڵێن ئەفواجی خەفیفە دەستی پێکرد لەوەی سەردەمی سەدام حوسێن. بۆ مەترسی ئەمە تا چەند ئەمە مەترسیدارە بۆچی لەم کاتەدا ئێمە میوانێکمانەیە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر و پرسی زیاتریش دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز ئەکرەم ساڵح بەرپرسی پارتی لە گەرمیان ڕاستەوخۆ لا ستۆدیۆ ژووری هەواڵ لە لامان میوانە کاکەکرم زۆر بەخێر بێ گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با بەو پرسیارە دەست پێ بکەین. دروستکردنی حەشدی کوردی یاخو ڕوونتر بڵێم فەوجی خەفیفەی کوردی لەم کاتەدا بۆچی؟ ئەلبەتە لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان لە دوای خیانەتی 16 ئۆکتۆبرەوە باش حەشدی شعبی هەوڵی داوە لە ناوچەکانی کەرکووک و گەرمیان و هەموو ئەو ناوچانەی کە بە ناوچەی مادەی 140 ناسراون خەڵکی کورد چەکدار بکە بۆ ئەوەی شەرعیەت بۆ داگیرکاریە بدەن کە لەو ناوچانە ئەنجامیان داوە. لە هەوڵەکانی پێشویان سەرکەوتوو نەبوون، چونکە ئەوانەی کە ئەیانویست بچنە ڕیزەکانی حەشدی شعبی لە ئەنجامی ناڕەزایی ئاگدارکردنەوەی خەڵک هەستی نەتەوایەتی خۆیان کە ئەمە مەترسیەکە لەسەر ئایندەی کوردستانیەتی ئەو ناوچانە تاکو ئێستا کەسێکی وان نەچووە تا چەند مانگێک لەبەر لە ئێستا 2-3 مانگ بەر لە ئێستا لە ئەنجامی ناکۆکیەکانی یەکێتی لە قەزای دووسخورمات و کەسایەتێکی کورد کە بە محەممەد عەریف گلی ناسراوە پەیوەندی کردووە بە حەشدی شعبیوە و ژمارەیەک چەکیان داوە پێی کە ئەمڕۆ لە گەڕەکی جمهوری لە قەزای دووسخورمات و نووسینگەیەکی کردەوە بە ناوی نووسینگەی تەئەخی یان برایەتی کە سەر بە پەرلەمانتاری تورکمانی شیعی مەهدی تەقی ئاملیە. ئەمە سەرەتایەکی خراپە بۆ ئەوەی کە خەڵک چاو لەو بابەتە بکە و ئەم کەسایەتیە ماوەیە کە ناونووسی گەنجانی کوردەکە لە قەزای دووسخورمات و کە نزیکەی چەند سەد کەسێکی نووسیوە، بەڵام بە پێی زانیارەکانی ئێمە تاکو ئێستا و خەڵکانە چەکدار نەکراون، بەڵام ژمارەیەک چەک و دەمانچەیان پێدراوە بۆ ئەوەی وەکو دەستپێکێک وەکو دڵنیایی پێدانێک کە لە داهاتوو کاری زیاتریان بۆکەین. بۆیە هەر هەوڵێک بۆ چەکدارکردنی کورد لەو ناوچانە مەترسیە بۆ ئایندەی ئەو ناوچانە و مەترسیە بۆ پەیوەندیەکانی هەرێم و بەغدایش لە داهاتوو. باش کاک ئەکرەمەگەر ڕاشکاوانە پێم بڵێ جیاوازی نێوان حەشدی کوردی و فەوجی خەفیفە و جەیشی شعبی سەردەمی سەدام حوسێن چییە؟ ئەگەر هەلومەرج و خۆناغەکە لێک بدەیتەوە بەدەر لە جیاوازی هەلومەرجەکە یەک مانا ئەبەخشیە. هەر کوردێک لەبەرەوە هەرێمی کوردستان هێزی پێشمەرگەی هەیە، دەستگای ئاسایش و هێزی ناوخۆی خۆی هەیە و توانای پاراستنی خۆی و خەڵکەکەیشی هەیە. هەر هەوڵێکی هەر تاکێکی کورد لەو ناوچانە بە ئاراستەی خۆ چەکدارکردن لەگەڵ لە ڕیزەکانی حەشدی شعبی کە هێزێکی عێراقی جۆرە فرەپێک هاتەی تایفیە و هیچ پەیوەندێکی نەتەوایەتی و چەکداری و تەنانەت ئاینیشی لەگەڵ هەرێمی کوردستانان نییە. هەر هەوڵێک بەم ئاراستەیە بە زیان ئەشکێتەوە و جۆرێکە لە خیانەت و جۆرێکە لە جاشایەتیکردن جا هەموو شتێک سەرەتا لە شتێکی کەم و دەست پێکە دواتر گەشەی پێدرێ. بەو هیوایی ئەو هاوڵاتیش کە دوێنێ تووشی ئەو کێشە بوونە لەو هەنگاوەی پاشگەز بێتەوە، چونکە ئەو بابەتە نەخزمەت بە خۆیەکان، نەخزمەت بە دۆزی کوردەکانە، دەخزمەت بەو ناوچانەیش ئەکا کە ئێستا ئێمە ململانەیەکی تورمان هەیە لەسەر کوردستانەتی ئەو ناوچانە و حەشدی شعبیش لە ڕێگای ئەجندای تایبەتی خۆی وە بەردەوام هەوڵەدا لەو ناوچانە هەڵبکشێ و ناوچە کوردستانەکان دەست بەسەرا بگرێت. زۆر باشە کاکەکرم، ئێوە مەسەلێکی زۆر گرنگتان وروژان. ئەگەر ئەمە سەر بگرێ با ئەگەرێک وەربگرین
پێدوانە ئەوجا دەسەڵاتدارانی عێراق هەوڵ دەدەن حەشدی کوردی لە هەرێمی کوردستانیش دروست بکەن و ئامانجیش لێی کورد بە کوژدانە بۆ ئەوەی حەشدی کوردی بەرامبەر هێزی پێشمەرگە پێکدادان دروست بێ و دوجاریش بە ئاسانی عێراق خۆی دەست بەسەر هەرێمی کوردستانە بگرێت. بێگومان ئەلبەتە لە عێراق هەستی پێەکەین ئاراستەیەک هەیە بەو ئاراستەیە کە پەیوەندیەکانی هەرێم و بەغدا بەرەو خراپی بباوە هەوڵ بدا لە ناوچەی مادەی 140 یا ناوچە جێناکۆکەکان بەردەوام کورد لە پاشەکشا بن و ئەمەش بە جۆرێ لە جۆرەکان لەسەر ئەرزی واقع ڕەنگی داوەتەوە ئەگەر تەماشا بکەین لە دوای خیانەتی 16 ئۆکتۆبرۆ تای ئێستا ڕێژەی تعریب لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێم بەردەوام لە هەڵکشانایە کە ئەتوانین بڵێن ئەو تعریبەی کە لەو 500 ساڵی ڕابردوو ئەنجام دراوە هێندەی ئەو تعریبە ئەبێ کە لە 20 ساڵی دەسڵاتی ڕژێمی بەعسی سەدامە لە ناوچەکانی کەرکووک و ناوچەکانی تر ئەنجام دراوە بۆیە ئەمە پلانی لە پشتە و ئەمە دەستپێکە بۆ ئەوەی کە هەوڵ بدەن قەناعەت بە گەنجی کورد بکەن بە کەسایەتی کورد بکەن بە ناوی برایەتی و بە ناوی پێکەوە ژیان و چەکداریان بکەن ئەلبەتە ئەوان ئەیانەوێت شەرعیت بدەنە دەسڵاتی خۆیان لەو ناوچانە کە ئێمە پێی رازی نین و هەرێمی کوردستان پێی رازی نییە و پێویستە هەمیشە وتومانە پێویستە ئەم ناوچانە ئاسایی بکرێتەوە و دەسڵاتی سەربازی و حەشدی شەعبی لەم ناوچانە بکشێتەوە و هەموو پێکهاتەکان بە شێوەیەکی ئاشتیانە لە بژین لەم ناوچانە بەس ئەم هەنگاویانە دەبێتە هۆی مەترسی بۆ داهاتووی ئەم ناوچانە لەوەی کە کورد بدەن بە گژی کووردا و لە ڕێگەی کوردۆ کێشە بۆ خودی کورد دروست بکەن. باش کاکەکرم با واز لە تعریبێنی نبینین ڕۆژانە ئێستا لە حەویجەوە بە لێشاو خەڵق دێن دەهێنە ناو کەرکووک و هەموو شتەکانی بۆ لەوێ جێبەجێ دەکەن باواز لەوانە بێنین پرسیار ئەممەیە بەڵام بە دەر لە بیر و باوەڕی سیاسی من دەمەوێت وەکو کوردێک وەڵامم بدەیتەوە ئەم هەموو حیزبە سیاسی لە کوردستان هەمانە بە ئیسلامی و بە نائیسلامیشەوە هەموو شاناگایان لەم هەواڵێ هەیە ئێستا دروستکردنی حەشدی کوردی یاخو فەوجی خەفیفە کەواتە دەبێ هەڵوێست چی بێ بە دەر لە بیر و باوەڕی سیاسی هەڵوێستی سیاسی خەڵکی کوردستان و ئەم حیزبە سیاسیانە دەبێت چی بێ بە شێوەیەکی گشتی من پێم وایە نابێ هیچ کەس و لایەنێک پشتیوانی ئەم هەنگاوانە بکاوە بێت بە پێچەوانەوە پێویستە هەموو لایەنەکان سەرکۆنەی ئەو کەسانە بکەن کە دەست ئەبەن بۆ ئەم بابەتە چونکە ئەمە سەرەتای هەنگاوێکی مەترسیدارە بۆ ناکۆکی زیاتر لە ناو ماڵی کورد بە بەتایبەتی لەو ناوچانە و مەترسیەکە لە چیایە کە باسی تعریبم کرد کەسێک کە چەکداری حەشدی شەعبی بێ ئەگەر تعریب بێتە ماڵەکەی خۆشی ناتوانێ بەرگری بکات دەبێت پابند بێ بە ڕێنمایەکانی ئەوان ئەمە ترسیەکە لێرەوە دەست پێکاوە ئەوان کاتێک ئەوان کورد چەکدار ئەکەن لەو ناوچانە وا دەکەنە میلەتێکی دەسەمۆی زەلیلی ژێردەستە پەروەردە بکەن کە چۆنیان بوێ ئاوا بەکاریان بێنن بۆیە ئەمە قۆناغێکە دەبێ سەرەتایەتی و دەبێ پێشگیری لێ بکرێ و هەموو لایەنەکان بە حکومەتی هەرێمی کوردستانیشەوە نابێ بە هیچ شێوەیەک دەرفەت بۆ ئەو جۆرە خەڵکانە بدرێ یان مجاملە بکرێن یان بە شێوازی لە شێوەکان وەکەڵەی مجاملە بکەن بەوەی کە ئەگەر لایەنێک دژی لایەنێک بێ یان لایەنێکی تر سوودیان لێ ببینێ ئەمە هیچ سوودێکی بۆ هەرێمی کوردستان نیە هیچ سوودێکی بۆ لایەنە کوردستانەکان نییە بەڵکو ئەمە هەنگاوێکە بۆ داهاتوویەکی خراپتر. کاک ئەکرەم خۆت باشە زانی و بینەرانیش باشە زانن حەشدی شەعبی حەشدی شیعەیە یعنی هی ئەوانە زۆرینەی کوردیش ئەگەر نەڵێم لە 100 ناڵێم بەڵام لە 100 تقریبەن سونەن باشە حەشدی شەعبی چۆن نەتوانێ حەشدی کوردی دروست بکات لە کاتێکە ئەوان خۆیان هی شیعەن کوردیش سونەیە بابەتەکە مەذهبی نییە مەرامەکە سیاسیە بڕای من ئەوان دەیانەوێت لەو ڕێگەیەوە کە ئێستا حەشدی شەعبی لە بودجەی ئەم ساڵی حکوومەتی عێراق بودجەیەکی زەبەلاحیان بۆ دابین کراوە و بەردەوام ئەم هێزە بە پشتیوانی وڵاتێکی ئەقلیمی بەهێز دەکرێ پرچەکە کرێ و لە ڕووی ئابووری و سیاسی و بەهێز دەکرێ ئەوان لەو ڕێگەوە هەوڵەدەن کوردیش بخزێنە ناو ئەم بابەتە وەک چۆن هەندێک لە کریستانەکانیان هەڵخڵەتاندووە و هەندێک لە
عەرەبی سونەیشان هەڵخەتاندووە بە ناوی حەشدی عەشایر دەیانەوێت ئەم بابەتە لە ناو کورد نەبووە دەیانەوێت لە ناو کوردیش ئەم بابەتە بەو ئاراستەیە بن لە ناو کوردیش بۆ ئەوەی شەرعیەت بەم حەشدە بدەن لە ناو کوردیش کۆمەڵی خەڵک چەکدار بکەن هەم بە ناوی خۆپارێزی و هەم بە ناوی ئەوەیش کە ئەمانە لەگەڵ حەشدی شعبین و تەنها حەشدی شعبی حەشدێکی تایفی نییە بەڵکو هەموو پێکاتەکانی عێراقتیایە بەشدار بن بۆیە کورد دەبێ هەز بەم مەترسیە بکە و حساب لەسەر ئەو مەترسیە بکە کە ئەمە پلان و مەرامی سیاسی لە پشتە ئەجندایەکی ئاینی لێرا ڕوون ناکەنەوە چکە ئەگەر تێکەڵی ئاینێت کە خەڵکەکە لێ دوورەکەوێت و بۆیە مەرامەکە زیاتر سیاسیە اینجا ئاینیە باش کاک ئەکرەم دوا پرسیار کاتم زۆر کەماوەگەر بە کورتیش وەڵام بدەیت و من سوپاست دەکەم بۆ خۆت باش دەزانی عێراق بە تەمای دەسەڵاتێکی مرکزی شمولیە بە هیچ جۆرێک نە بڕوایان بە دەستور هەیە نا بڕوایان بە پێکەوە ژیانی نەتەوەیی و ئاینی و ئاینزایی هەیە دەیانێ حکومێکی شمولی ئاینی سەر تاسەری عێراق بگرێتەوە بەڵام پرسیارەکە ئەمە ئەگەر بە کورتیش وەڵام بدەیتەوە من سوپاست دەکەم کاتی ئەوە نەهاتووە هەرێمی کوردستان ئیتر بە ئاشکرا ڕاشکاوانە بە عێراق بڵێ بەسە ئەلبەتە دۆخی عێراق دۆخێکی تایبەتە و چاوەڕێی ڕووداوی تریشی لێ ئەکرێ بۆیە هەنگاوەکانی ئەم دوایەی حکوومەتی عێراقی چ لە پرسی بوجە چ لە برسی ناردنی موچە و چەند لە مەسلەی دۆسەی نەوت و ئەوانە هەموو ئەوانە دەری ئەخا کە عێراق پاشەکشەی پێوە دیارە لەو ڕێکەوتنانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقا کراوە ئەمە ئاماژەیەکی مەترسیدارە ئەگەر پێشی پێنەگیرێ بۆیە هەرێمی کوردستان دەبێت زۆر ڕوون و ڕاشکاو بە حکوومەتی عێراق بوترێ ئەگەر ئێمە هاوبەشین لەم وڵاتە پێویستە مافەکانمان پارێوەزراو بێ و ئەگەر هاوبەش نین ئەبێ هەڵوێستێکی ڕوونترمان هەبێت زۆر باشە زۆر بە ڕێز ئەکرەم ساڵح بەرپرسی لقی 22 لە گەرمیان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆیەوە شەوتان باش